من قدرية محمد أمين لخوندن جاي سروي بنارتي كتان مع مستوى ورزش للاي خومانو للاي خوندن جا كماوا جرينجي كتواوي هي وقت بابا تكاني تر حسابي بودكري وقت بابا تكاني تر منهج مان هي أوج دقرت وصر مع مساكاني بابتي خوان كجرينجي بورزش نادن جرينجي بورزش نادنو برا وبركاشيان إهمالي دكان لسر درسي ورزش ده لو أنا إلى عندك مكتب وابي بلام لمكتبي إيه موانية وكو درس كاني تر حساب ذكره ما فرقي هي سكاتي وأنا ورزش كوزير دايناوا لبدايته نضل لدرسية كم ورزش بخندري نضل لدرسي أخيرا كواتا جرينجي زوري هي بو طلباني كدايم درس دخوينن لاني فكريا ضروات اگر هاتو درسي ورزشان به زياتر لاني دروني وفكريشان زياتر دكريتو استبوني من الهندق مكتب دا بولي شاشكان استزور بيزوري همو درس ناكري بتايبتي درس بخويندري دبي درسي ورزشيش تدابي بو هندق سالاكو اكتيف بنو براور كردني لاني خوينكار لا بولاني زيرتي لاني دروني لو أنا ورزش دابلا من ظلم كاريجري كي طواوي هي لبروي لعندك خويندن جا كان بابتي ورزشي ناخويندن براويز يعني خصوا بتايبتي بو بولي شاشكان زور ضروبة بولي شاشكان يعني ما كردوا لبابتي ورزشي بيوستا أو ما مستاني ورزشي جرينجي كي طواو لبابتا كان خوان بدن سمكاتي ورزش تاكا هوكارا بولاني دروني وجستي كخوينكار بتواني فكري اون دلسر لاني دروني نبي بون منكر خوينكار ورزش بكا لقل اواني كورزش ناكا زور زياواسترا بو نمونش وزير تيكردوا هستا ولا درسي يكم ودوم ورزشي لا بردوا هنا درسي للدرسي دوم ودرس بيدكاتا درسي بينزم بو اوج تاكيد با لبرلاني دروني خوينكار بو اويكا بدايه كدرس دخويندريت دوا اويكا اكتيف دبيتوا طلبك لنا دنياي ورزشي دا لبواري ورزشي دا قرر بويكا بابتي ورزشي لهندك خويندنكا جرينجي با ورزش ددن بلامبو شوازجنا جیاوازی نێوان کوڕووکرد ئێستابوونی منە لە هەندێک خوێندنگات تێکەڵن کوڕ کچەکان تەنها وەرزشەکەی بە کوڕەکەی دەکەن بە کچەکەی ناکەن کچەکان دەڵێ چی دەڵێن کچەکان ئێوە دانیشن ئەنی ئەو کاریگەرێکی زۆر خراپە هیوادارم ئەو کاریگەریە نەمێنێ چکاتی وەرزش بۆ هەر تەنها بۆ کوڕ نیە بۆ کچەکانیشە بە دەرەجەیەک مامۆستای وەرزش بەرپرسە دووەمیش بەڕێوەبەر دەبێ یعنی لەو ئەوە لێک بداتەوە ئاوازەی دەکەی کوڕەکان دەنێری بۆ وەرزش و کچەکان نانێری بۆ وەرزش سکاتی هێزی جەستەی کوڕ و کچ لەناو وەرزشدا پێم وانییە فەرقێکی وای هەبێ یعنی چۆن ئەوان لایەنی دەرونی حەزیان لە وەرزشە لایەن دەرونی ساف بکەن ئەوانیش بە هەمان شێوە حەزیان لە دەرسی وەرزشە کەواتە نابێ کچەکانیش پەراویز بخەن بۆ خۆمان دەرسیوانی وەرزشی منهەجمان هەیە ئەو منهەجە دەخوێندرێت بۆ لایەنی دەرونیش یاری بچووکمان هەیە ئەوە خوێندکار لایەن دەرونی یعنی گەم و گەپی تێدایە زیاتر ئەو یاریە چێژی زیاتر لێ دەبینین لە دوای شەرحکردنی دەرسەکە پێی دەوترێ یاری بچووکەوە خۆی ئەگەر مامۆستا گرنگێکی زۆر بە خوێندکار بدا لە قۆناغی سەرەتاییەوە تا دەگاتە ئامادەیەکەی ئەوە باشترین یاریزانی لێ دەردەچێت بگرێ ئێستا لەوانەیە زۆرەی کە ئەو تەڵەبانەی کە لە شەشەوە هەر گرنگی پێدراوە هەتا وەکو تەخەڕوجشی کردووە هەموویان چوونەتە کولیەی وەرزش لە کولیەی وەرزش ئیستیفادەیان لێ کردووە بۆ نادیەکان یاری دەکەن ئێستا چەند کەسمان هەیە لە نادیەکان یاری دەکەن یان چەند کەسشمان هەیە لە نۆوە کە دەردەچن تەقدیمی کولی ئەوە پەیمانگای وەرزش دەکەن حەز و ئارەزویان هەیە لەوێ حەز و ئارەزەکانیان دەبینەوە منهج اصلا ئەوڵێ ئەو یاریە بۆ کوڕە و یاریە بۆ کچە جیاواز ناکرێتەوە لەبەرەوەی منهج بۆ هەردووچانە بۆ کوڕ بێ و بۆ کچ بێ هیچ فەرقی نییە يعني فرض لسر مامۆستا چەند بابەتی تێدایە لەسەر وەرزش بالێ باسکەیەدا تۆپی پێیە ئەوانەی دەبێ هەموو پێ بکرێت چکاتی ئەوە هەموو لە ناو منهەجدایە فەرزە لەسەریشی هەمووش بە ئەکادمیش فێر بێت خۆی یاریزان
یەکەم شت ماڵەوەیان دەبێت پشتگیری تەواوی بکەن لەوانەی وەرزشی نەک بڵێ وەڵاوانەی وەرزشی هیچ نییە لە ماڵیشیان بەس ئێستا تەڵەبەمانەیە زۆر حەزی لە ریاضەیە باوەڕکە پێش من بێمە مەکتەب دەڵێ مامۆستا وەرزشمانەیە خۆمان دەگۆڕن دەچینە گۆڕپان هەندێکیشان هەیە ماڵەوەیان ڕێگایان پێ نادا یعنی دلی ریاضەی لەبەر یعنی خۆی دەبێ هەم ماڵەوەیان پشتگیری بکەن و هەم مامۆستای وەرزشیش لەوانەکەی زۆری دابوونەریتەکەیان ئێستاش کۆنا هەرماوە لەوانەیە بە شتێکی نایاسایی وەری بگرن یان بڵێن دەرسێکی وەرزشیە و هیچ نییە بەڵام ئەمە لێرە گرنگێکی تەواو بۆ وەرزشمانداوە بگرا ئێستا ئەوانەی ئەوایلیشن ئەگەر لە وەرزش ئەوایل نەبن ئەمە ناتوانین دەرەجەی تەواویان بدەینێ زۆر جارە ئەو گرفتەشمان توش بووە کە ئەوایلیش بووە دەرەجەی تەواوی وەرنەگرتووە داکوبا هاتوونە سەرمە وایان زانیوە دەرسەکە ئەوەندە ڕۆتینیە بۆ خۆمان دەرەجەی دەدەینە تەڵەبە بەڵام وانە ئەمە دلیلمان هەیە کە ئیمتحاناتی دەکەین و دەفتەرەکەی پێشانی دایک و باوکیان دەدەین من لێرەوە بە هەم مامۆستایانی وەرزش دەڵێم تکایە گرنگێکی تەواو بەوانەی وەرزشی بدەن چکە یاری وەرزشی دەرسی وەرزشی گرینگە پێویست ناکە ئێمە دەرسەکەی خۆمان ئیهمال بکەین چەند ساڵە خوێندومانە کە بۆ خۆمان حەزمان لێ بووە کە تەڵەبە بووین مامۆستای وەرزشات و دلی وەرزشمان هێناوە ئێوەش ئاوا گرنگی بە دەرسەکانی خۆتان بدەن و ئیهمالی مەکەن هیوادارم. سڵاو من ناوم هانە ئاسۆیە یەکێکم لە قوتابیەکانی قوتابخانەی سروە کە ئەم قوتابخانەیە بەجددی زۆر گرنگی بە وەرزش دەدەن بە تایبەتی هەموو جۆرەکانی تۆپی پێبا لە باسکات تۆپی دەست هەموو جۆرەکانی و من زۆرم حەز لە وەرزشە بە تایبەتی یاری بالا و تۆپانی و چەند خەڵاتێکی شمەرگرتووە بەس مەکتەبەکەمان زۆر نمونەیە لەوانەی وەرزشە بە تایبەتی مامۆستا قەدریە زۆر گرنگیمان پێدەدا و ئەمن یەکێکم لەو قوتابیانەی کەوا حەزم زۆر تێکەڵی یاری وەرزشەکان بووم بە تایبەتی بالا و خەڵاتی تۆپی دەستم بردوێتەوە هی تۆپانێم بردوێتەوە هی داری داستان بردوێتەوە خەڵات شمەر گرتو و من هەر وەردەوامە بم زۆرم حەز بە یاری بالا و بە تایبەتی قەدریش زۆر گرنگی بەوانی وەرزش دەدات یعنی لەگەڵ قوتابەکانی دەڕوات هەم بە دەرەجە و هەم بە بەرامبەر و زۆر گرنگیمان پێدەدات و هیچ شوانێک پشتگوێ ناخەین بە تایبەتی وانەی وەرزش تۆپانێک داری داستا لەگەڵ یاری بالا ئاوات بۆ نمونە من حەزم لە بەشە طبیەکانە بەس تەکید یاری وەرزشیش پشتگوێ ناخەم.